کۆسپێکی گەورەیە بۆ ئێمە بەڕاستی زۆر زۆر گەورە بوو کتوپڕ بوو باوەڕکەن من باوکی خۆم کە شەهید بووە هەستم پێ نەکردووە بەس ئەمە تۆڵەی باوکیشم تیا کردەوە بەداخەوە پرسە و سەرخۆشی خۆمان لا گەشت خەڵکی کوردستان هەر چوار پارچەی کوردستان دەکەین بەداخەوە بۆ ئەو کۆتە زۆر بەئاسارە بە وەزعی خۆم پێڕەن نەگیریا کە لەسەر عارەبان و لە بەیانیەوە هاتیمە یەکانە بەڕاستی زۆر پێتێک چوومە ئینشاڵڵا خۆی گەورە لێی خۆش بووە و ئینشاڵڵا دەبێتە سەبەبێک لە بۆ ئەوەی ئەو میلەتە ببێتە یەک بە حیزبەکانەوە بە هەمویان ئینشاڵڵا. دوایی بەڕێز مام جەلال کێ بەدیلی مام جەلالە بۆ هەم بۆ پۆستەکەی و هەم ئەتوانێت و کەسایەتی جێگە بگرێت نییە کەس نییە یەکێتی لە ماوەی ئەم هەموو تەمەنی خەبات و دروستبوونیدا ئایا هۆکارەکەی کێ نەیتوانینەوە کەسێک بۆ جێگرەوەی سکرتێرە گشتەکەی دروست بکات یان پەروەردە بکات ڕێی شخصی خۆم نەبووە ئەو کەسە چۆن نەبوو کەس نەبوو هۆکارەکە خەلەلەکە لە خودی یەکێتیایە یاخود لە خودیەوەی کەسەکان ناتوانێت نا لە خودی کەسەکانە کەسایەتی مامجار کەسایەتێکی تایبەت بوو کەس ناتوانێت شوێنی مامجار بگرێتەوە مامجلال هەموو ژیانی لە پێناوی قەزەیەکدا سەرف کرد بەڵام مال ئەسەف خەو برادرانی ئێستا زۆربیان شتەکان بەلایەکێدا دەبن هیچی لەسەر هیچی ڕێگای مامجلالیان نەگرتووە کێشە و گرفتەکانی ناو یەکێتی قوڵتر ئەبێتەوە من تەسەوڕەکەم قوڵتر بێتەوە دوای نەمانی مامجلال